ئێمەی پێشڕەوانی جوامێرانی تۆ بێباک بەیعەتی تۆمان گرتە ئەستۆ ئێمەی پێشڕەوانی جوامێرانی تۆ بێباک بەیعەتی تۆمان گرتە ئەستۆ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بەڕێتە ئەڕۆین تا مردن تاکو کۆ بەڕێتە ئەڕۆین تا مردن تاکو کۆ براکوا وزەوتینی پێشینی تۆ کوانێ جوامێری و غیرەتی دینی تۆ دوژمن کات و زاتی هەرشی هەر نەبوو هەتا دڵنیا بوو لە بازینی تۆ دوژمن کات و زاتی هەرشی هەر نەبوو هەتا دڵنیا بوو لە بازینی تۆ سەرنجێ بدە لە هەر چوار دەوری خۆت هەر مستەزعەفە و هانای خۆی دێنێ بۆت سەرنجێ بدە لە هەر چوار دەوری خۆت هەر مستەزعەفە و هانای خۆی دێنێ بۆت دەیکوانێ جوامێری لەبەیکە لەبەیک بۆ دابین کە دین و ژینی سەر بەخۆت دەیکوانێ جوامێری لەبەیکە لەبەیک بۆ دابین کە دین و ژینی سەر بەخۆت ئێمەی پێشڕەوانی جوامێرانی تۆ بێباک بەیعەتی تۆمان گرتە ئەستۆ ئێمەی پێشڕەوانی جوامێرانی تۆ بێباک بەیعەتی تۆمان گرتە ئەستۆ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بەڕێتە ئەڕۆین تا مردن تاکو کۆ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بەڕێتە ئەڕۆین تا مردن تاکو کۆ کاروانی دینداری کوردوار ڕێدەبڕێ هەتا سەروەری شەرعی خوا دێتە جێ کاروانی دینداری کوردوار ڕێدەبڕێ هەتا سەروەری شەرعی خوا دێتە جێ ئامانج و ئاواتی وا چۆن دێتە دی هەتا لا نەدەین ڕانەدەین کۆسپیڕێ ئامانج و ئاواتی وا چۆن دێتە دی هەتا لا نەدەین ڕانەدەین کۆسپیڕێ ئێمەی پێشڕەوانی جوامێرانی تۆ بێباک بەیعەتی تۆمان گرتە ئەستۆ ئێمەی پێشڕەوانی جوامێرانی تۆ بێباک بەیعەتی تۆمان گرتە ئەستۆ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بەڕێتە ئەڕۆین تا مردن تاکو کۆ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بێ بەڵێن بەڕێتە ئەڕۆین تا مردن تاکو کۆ ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی